دەرچووە یەکەمەکانی سەرزانکۆ و پەیمانگاکان دوای بێئومێد بوونیان لا گردبوونەوە یەک لە دوای یەکەکانیان. ئەمجارە پەنا بۆ مانگرتن دەبن و لە بەردەم ئەنجومەنی وەزیرانمان دەگرن و بە وتەی دەرچوانیش بێت تا وەڵامیان نەدرێتەوە ئەوان مانگرتنەکەیان ناشکێنن. لە گربوونەوەکان هیچ جوابێکی ئەمەیان نەدایەوە. ئەمڕۆ مانگرتنەکەمان بەس بۆ نییە تەنها دامەزراندنەکەمان بکرێ، چونکە پێمان وایە کۆمەڵە بەڵێنیان بە ئێمەداوە، حەزم لێ ناوەکانیشان بێنم. یەک لەوانە وەزیری خوێندنی باڵا کە هەموو کاتێکەڵێ پاڵپشتی ئێوەمە لە ئەنجومەنی وەزیران خەریکە لە پۆستەکەم لا درێ ماوەی کە دەست بەکار بووە شەڕتان بۆکەم لە ئەنجومەنی وەزیران. ئەمڕۆ داوای لێکم بێتە ئێرە بێ پاڵپشتی خوێندکارەکانی بکاگە ئێمە پێویستی زانکۆکانین وە کتابی فەرمی کردووە بابێ لێرە بە فعلی لەگەڵمان بێ. هەموو جارێ سێ چوار نوێنەرە بەنەرژوورێ هەندێک قسەیان بۆکەن، کەسانێکی زۆر ئاسایی قسەیان لەگەڵەکەن، کەسانێک نین لە باڵای ئەنجومەنی وەزیران بن، مدیر عامێکیان کەسێکی هیچی بەدەست نییە. ئەو سەردەمە بەسەر چوو، یانی ئێمە بچینە ژوورەوە دانیشین 2 ساعت بە دیار ئەوانە و لێرە ئێمە بخافڵێن و بێتە ئێوارە و بڕۆینەوە. وەزبەی پێش ئێمە وەزبەی کانی 2013 بۆ 14 بۆ 15 لە کاتێکدا دامەزران ئەوان شەڕی داعش هەبوو، هاتنی ئاوارە هەبوو، قەیرانی دارایی هەبوو، ئەوانە هەمووی هەبوو، ئەوانە دامەزران. بەڵام ئێمە زیاتر لە 3 ساڵە چاوەڕێین، قەیرانی دارایی نەماوە، سواز بۆ شەڕی داعش نەماوە. ئەو کۆمەڵێک یانی چۆن دەڵێ قەیرانی دارایی ڕەویوەتەوە، پەیوەندی ناوان هەولێر و بەغدا بەرەو خۆشی دەڕوە. بۆ دەبێت ئێمە دانەمەزرین، بەردەوام دەبین تاوەکو بەڵێنی یان چۆن دەڵێ جوابی تەواومان دەدەنەوە، تاوەکو بە مافی خۆمان دەگەین. بەشێک لە دەرچووە یەکەمەکان دوای بێئومێدیەکی زۆر و بە هەناسەیەکی ساردەوە دەڵێن ئەم بەرپرس و دەسەڵاتدارانەی حکوومەتی هەرێم لە هەر شوێنێکی تر بووان هیچ پلە و پۆستێکیان پێ نەدەدرا، چونکە هاوشێوەی حکوومەتە ساواکەی هەرێمیان لێ دەکرد. لە 20 جار زیاترە گرتبوونەوە دەکەن، جگە لە درو، جگە لە وعدی درو، بەڵێنی درو هیچیان پێ نییە. وەڵڵا ئەوانەی ئەو وڵاتەی بەڕێوە دەبن لە هەر شوێنە چتکە بن بە کەڵکی حرەسی پێش دەرگۆشنەوەی ئاوا بێهیوای تو ئاوایان پێ دەڵێ. ئەوان لە نەبوونی هاتینە لە دەشت و دۆڵ هاتینە ئەکادمینینە، جگە لە دزی هیچی دیکەیان پێ نییە، جگە لە وعدی درۆ هەندێکی یونانی هەیە دەڵێ هەنگ لەکوێ زۆر بێ هەنگوینیش لەوێ زۆرە. ئەوانە مار و دوو پشکن کە هەڵبژاردن دەکرێ خەڵک دەنگ بە مار و دوو پشک دەدەن، یەکێتی و پارتی مار و دوو پشکن، جگە لە ژەر هیچیان پێ نییە. ئەوەش ئەو و بەرهەمەکەی ئێمە وەری دەگرینە کە ژەهرە. داوامان لە سەرۆکی حکوومەتە کە بە زووترین کات واژور لەسەر کتابەکەمان بکات، چونکە لە ئێستادا خۆتان دەبین و داوام دەستی پێکرد و زانکۆکانش هەموو پێویستیان پێەیە، یەکەم و دووەم و سێەم کە لە قسمی خۆیاندا دابمەزرێنەوە وەکو موعید و موعیدە. دەرچووە یەکەمەکانی سەرزانکۆ و پەیمانگەکانی هەرێم لە ساڵی 2014ەوە تاوەکو ئەمڕۆ کە ڕێژەیان 1300 قوتابیە و ساڵ بە ساڵ ڕێژەکەیان بەرز دەبێتەوە بە بیانووی جیاجیا لەلایەن حکوومەتی هەرێمەوە دانەمەزراون و کە گرنگترینیان بیانووی شەڕی داعش و قەیرانی دارایی بوون و بە وتەی بەشێک لە دەرچوانیش بێ لە ئێستادا هیچ بیانوویەک بەدەست حکوومەتی هەرێمەوە نەماوە بۆ ئەوی ببێتە بەربەز لە بەردەم دانەمەزراندنیان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێری پایتەخت.